گناهی منیا بلام گناهی تویا نچاوتا من دردکیله من نبینیم کچی چاوم قربان تو لەگەڵ تاگەڕین. ئەوە نییە شتی تری هەیە. سلام، امیدوارم حالتون خوب باشه. یه 15 دقیقه دیگه آموزش داریم مثل سریای قبل و احتمالاً یه کمی ساعتها یعنی تایم قرار اضافه بشه برای ویدیوهای بعدی. بریم ببینیم که چه مکالمه هایی هست و داستان چیه. برای کسایی که جدید اومدن توضیح میدم در ادامه. بریم ببینیم که چه کلماتی یاد میگیریم از کردی به فارسی، یا برای کسایی که میخوان فارسی یاد بگیرن میتونن اینجا سابسکرایب کنن و اصطلاحات و مکالمه های روزانه رو یاد بگیرن. اشتی تر وەکو چی؟ کاک بەختیار تۆ کەسێکی مهرەبان و لێبوردەیت. ئەزانم خۆش تێ و ناتوێت. خب یه نفر اینا رو تهدید میکنه و ازشون پول میخواد. اینا شک میبرن به یه نفر که تو خودشونه و اینا. خیلی داستان جالبیه. اینجا دارن با هم دیگه بحث میکنن. این رئیس شرکته و ناجیکی بەڕێی من بەبێت دەنگ و ئاوا یەکسەتەری کو با بڕوە. نیەوەی من لە قسەکانی تۆ تێگەم مەبەستەوەی ئەژی دزی کردووە. خب این پیرمرده میاد میگه که اژی که یکی از کارمندای اینجاست میگه اونه که از ما اخاذی میکنه و پول میخواد. اژی دزی کردووە یعنی اژیه که دزدی میکنه. ماگرێشتی باشەشی زۆرە، بەڵێم لەوانەی پێویستی بە پارە هەبوو بێ بۆ نەخۆشەکەی دایکی. میگه که من منظورم این نیست که مستقیم دزده یا آدم بدیه، ولی ممکنه که برای مریضی مادرش پول لازم داشته باشه. لەوانەیە پارە بوو ناخۆشی دایکی بوی یعنی بخواد برای ناخوشی یا مریضی مادرش پول خواسته. بکر من باور ناکەم هەرگیز ئەژی خیانەت بکە لە کەس. من اصلا باور نمی کنم. من باور ناکم که مثلا میگه که من باور نمی کنم اون دزدی کرده باشه. بە تایبەت لە من تێگەیشت. لکسک به تایبت لمن میگه که من باور نمی کنم که اژی دزدی کرده باشه از کسی، اونم مخصوصا من. به تایبت لمن، مخصوصا این صدای بچه گربه، مخصوصا لمن یعنی از من. کاک بەختیار تۆ هەمیشە چاو لە هەمومانەوە بووە. مرۆڤ و هەڵاکە ئەویش هەڵەی کردو تکایە لێ ببوورە و با بڕوات. ئێ باشە کاک بەکرد خوا جارێ وازم لێ بێنێ حەزەکەم بە تەنیا باش بەس کاک بەکرد حس دکم به تنیا بم. دوست دارم که تنها بمونم. ئەبێ بۆم بسەلمێنی کە ئەژی شتی وای کرد. خب میگه چی؟ یه بار دیگه. لەوانەیە پێویستی بە پارە هەبوو بێ بۆ نەخۆشەکەی دایکی. بەکرد من باور ناکەم هەرگیز ئەژی خیانەت بکە لە کەس بە تایبەت لە من تێگەیشتی. کاک بەختیار تۆ هەمیشە چاو لە هەمومانەوە بووە. مرۆڤ و هەڵاکە ئەویش هەڵەی کردو تکایە لێ بوو. میگه مرو و هلاکه، انسان و خطا میکنه، خطاکاره. مرو و هلاکه برە و با بڕوات. ئێ باشە کاک بەکرد خوا جارێ وازم لێ بێنێ حەزەکەم بە تەنیا جرگ وازم لبینه یعنی یه بار دست از سرم بردار. جرگ واز لبینه یه بار دست از سرم بردار. ول کن دیگه این حرفا رو. باش بەس کاک بەکرد ئەبێ بۆم بسەلمێنی کە ئەژی شتی وای کرد. میگه که باید بهم ثابت کنی که اژی این کارو کرده. نمیشه الکی مثلا یه حرفی بزنی و بری.
مثلا کجا معلوم خودت نیستی. مثلا اینجاست که واقعا حرف خوبی زد، خودمونیم ولی واقعا حرف خوبی زد که یعنی چرت و پرت نه، الکی حرف نه. اگر نه باش حسابی که ترمانه. میگه اگه نتونی ثابت کنی پس یه جور دیگه برخورد میکنیم و یه حساب دیگه ای باز میکنم روت. اگر نه حسابی که ترمان هیه، یه حساب دیگه من با هم دیگه یه حساب دیگه داریم. برشا چی تەوێت؟ واوا تووڕێ چی تەوێت؟ گوێ بگرێت چی دوید؟ چی میخوای؟ چی دوید؟ ڕەکەم ئەڵێ نامۆ بێتاقەتە علم یعنی میگم بچهشون بیتاقته، حالا نمیدونم اسمش چی بود. نامو بیتاقته یعنی حوصلش سر رفته. بۆچی نای توێزی بیبێ لە دەرەوە عشقم باش بێ بۆچی نایی تۆزێک ببێ لە دەرەوە؟ چرا نمی ببریش بیرون یکم؟ بۆچی نایت تۆزێک ببێ لە دەرەوە؟ گەڕانی چی خانی؟ من گەرانی چی خانم؟ یعنی گشت و گذار چی میگی؟ دوای باوکما گەڕێم کەی کاتیەوەی؟ عشقم باش بێ گەڕانی چی خانی؟ من بە دوای باوکما گەڕێم کەی کاتیەوەی؟ ئێ باشە وەرە ئێمەش لەگەڵ تاگەڕین نمیدونم، فکر کنم پدرش یه چیزی شده. میگه که باوکم چی نفهمیدم، خودم متوجه نشدم. میگه خب خانمه میگه خب باشه ما میخوایم با تو بگردیم. ایمش لگل تو اگرن نامۆش بێتاقەتیەکەی ڕۆباش نا تۆ خەمی باوکم نییە جارێ خەمی نامۆتە میگه نه مثل اینکه تو غم پدر منو نمیخوری، یعنی ناراحت نیستی برای اینکه مثلا پدرم چیزی شده. منیش خەمی هەردووکیان بە نازانم تۆ بۆچی ئاوا بیرەکەی میگه که منیش غمی هر دوگیان به. میگه که من غم دوتاشونو میخورم، یعنی هم بچهه هم حالا پدر تو. ولی خب چیکار میشه کرد؟ تۆڵم باشە دایخەرەوە دوای قساکەین من لە چی هەموو ئەمیش لە چیە؟ تو بڵێ ڕاست بێ نەخێر من قەت بڕوا ناکەم خب اینجا رئیس شرکته یا حالا اون نقشی که مدیر بود یا رئیس بود دقیقا نمیدونیم، اومده خونه و دیگه اون موضوع هم به خونه کشیده شده و با خانومش داره صحبت میکنه و اینا. بعد این خانومه که اژی رو میشناسه میگه که من قد باور ناکم، ظاهرا راجبش صحبت کرده و اینا. خانومه میگه که نه اصلا من باور نمی کنم که اژی این کارو کرده باشه، قد بروا ناکم. هەردووکمان باش ئەژیە ناسین میگه که هر دوگمان باش اژی اناسین، یعنی دوتامون خیلی خوب اژی رو میشناسیم. ئەزاین چۆن کوڕێکە از زنین چون کرکه، میدونیم که چطور پسریه.
باشە بەکر بواڵێت خۆ بەکریش پیاوی درۆنی وە لەوانێڵە تێگەیشتنێکە بێت بەڵام بەختیار تو خۆ دەبووە ئەژی بان کردە قسە و لەگەڵ کردە میگه که بختیار خب تو خود اجی بانک کردوات. میگه که خود تو خودت اجی رو صدا میزنی بانک کردوات. تو خودت اجی رو صدا میزدی اجی بانک کردوات یعنی اجی رو صدا میزدی. تو خود لگل اجی قصه کردوات. تو خودت لگل اجی صحبت میکردی. خب بریم ببینیم که مرده چی میگه. چەند جار ویستم بانگی بکەم بەڕاستی بەڵام چند جار ویستم بانگی بکن براستی بلام میگه که چند بار واقعا خواستم صداش بزنم ولی سام وتم ڕەنگە خۆم کنترۆل نەکەم و گفتم رنگ خودم کنترل نکم و میگه که ترسیدم خودم رو نتونم کنترل بکنم ڕەبم لێ توره بیملی ترسم خودم کنترل نکم و توره بیملی مثلا میگه که ترسیدم خودم رو کنترل نکنم و عصبی بشم بهش یا تند بشم بهش. کاتە جارێ واسی لێ بێنە با بەکریش هەر چاودێری بکات میگه که جرگ واز لیبینه میگه یه بار ولش کن انقدر بهش فکر نکن بذار اون مردم که اومد این حرف زد حالا اسمش چی بود اونم همینجوری حرف بزنه. ببینیم چیه کلمه‌شو دوباره. ئەزاین چۆن کوڕێکە ای باشە بەکر بواڵێت خۆ بەکریش پیاوی درۆنی وە به هیچ پیاویش درو نیه یعنی از هیچ کس بعید نیست هیچ پیاوی درو نیه از هیچ کس هم بعید نیست. خب لەوانێڵە تێگەیشتنێکە بێت بەڵام بەختیار تو خۆ دەبووە ئەژی بان کردە قسە و لەگەڵ کردە چەند جار ویستم بانگی بکەم بەڕاستی بەڵام ترسام وتم ڕەنگە خۆم کنترۆل نەکەم و تۆ ڕەبم لێ دەکاتە جارێ واسی لێ بێنە با بەکریش هەر چاودێری بکات چاودیری با بکری نمیدونم اسم مرده که اومد این خبر رو آورد و این چیزا مطرح کرد که اژی دزده با بکره نمیدونم یا بکر اسمش میگه بذار چاودیری بکرد همش چشمش به این قضیه باشه ولش کن. هەرچ کات بەڵگێکتان لەسەرگرت ئەو کاتە بەڕیارێکی لێبێ من بە چاوی خۆم ببینیم باوەڕ ناکەم. خب یه کلمه دیگه گفت خانومه بەکریش پیاوی درۆنی وە لەوانێڵە تێگەیشتنێکە بێت بەڵام بەختیار تو خۆ دەبووە ئەژی بان کردە قسە و لەگەڵ کردە چەند جار ویستم بانگی بکەم بەڕاستی بەڵام ترسام وتم ڕەنگە خۆم کنترۆل نەکەم و تۆ ڕەبم لێ دەکاتە جارێ واسی لێ بێنە با بەکریش هەر چاودێری بکات هەرچ کات بەڵگێکتان لەسەرگرت ئەو کاتە بەڕیارێکی لێبێ بلگیتان لسر بیت میگه هر وقت بهت ثابت شد اونه مثلا اون موقع یه تصمیم بگیری کاری بکن الان ولش کن گیر نده. یه بار دیگه ئەزاین چۆن کوڕێکە ای باشە بەکر بواڵێت خۆ بەکریش پیاوی درۆنی وە لەوانێڵە تێگەیشتنێکە بێت بەڵام بەختیار تو خۆ دەبووە ئەژی بان کردە قسە و لەگەڵ کردە چەند جار ویستم بانگی بکەم بەڕاستی بەڵام ترسام وتم ڕەنگە خۆم کنترۆل نەکەم و تۆ ڕەبم لێ دەکاتە جارێ واسی لێ بێنە با بەکریش هەر چاودێری بکات هەرچ کات بەڵگێکتان لەسەرگرت بلگیتان لسر گرت یعنی سند پیدا کردین شاهدی اینا ئەو کاتە بچه فالو کنین. خدا